فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق گەیشتنە دوا بڕیار و چەند مەرجێکیان دیاری کرد بۆ گەڕانەوە بۆ بەغدا و دووبارە بەشداریکردنەوە لە پرۆسەی سیاسی عێراقدا. مەرجی فراکسیۆنە کوردیەکان بریتین لە هاوڕان لەگەڵ گرنگی ئەنجامدانی کۆبنەوەی هاوبەشی پەرلەمان بۆ مەرجەی پێشتر ئامادەکاری بۆ بکرێت. پێویستە سەرۆکوەزیرانی عێراق هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ کۆتایی هێنان بە کێشەی حکومەت و کابینە وزاریەکەی. فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق و بەرپرساری تری ئەمنی دەبێت کۆنتڕۆڵی دۆخی ئەمنی عێراق بەگشتی و بەغداد بە تایبەتی بکەن. دەبێت ڕێکەوتنەکەی پێشتری کورد بۆ بەشداری لە حکومەتەکەی عەبادی وەک خۆی جێبەجێ بکرێت. ئامادەی تەواوی خۆیان دەردەبڕن بۆ هەموو گفتوگۆیەک بۆ گەیشتن بە چارەسەری بنەڕەتی کێشەکانی عێراق. ئێمە پێشوەخت داوای گفتوگۆی هەموو لایەنە سیاسیەکانەکەین لەگەڵ تێکڕای کوتلەکان داوامان لە بەڕێز عەبادیش کردووە کاڵسێ بە بەرپرسیارەتی خۆی بۆ ئەوەی پێش هەر جلسەیەکی پەرلەمان زەمینەیەک ساز بێ بۆ ئەوەی کە بگەین بە ئاسۆی تەوافق و ئیتیفاقێک پێش ئەوەی کە بەرچاومان ڕوون بێ و ئاسۆیەکی ڕوونمان لە بەردەمانە بێ لە ڕاستیە بەشداریکردن نەکرد بە نسبەت ئێمەوە پێم وایە لایەنە سیاسیەکانی تری عێراقیش بەشداری دانیشتنی پەرلەمان ناکەن. هەرچەند بڕیار بوو نوێنەری پێنج لایەنە سیاسیەکە ئامادەی کۆبوونەوەکە بن بەڵام ئامادە نەبوون و فراکسیۆنە کوردیەکانیش دەڵێن بڕیارەکەی ئەوان بڕیاری حیزبەکانیشانە. لەبەرەوەی عێراق وڵاتێکە نیزامی سیاسی تیای نیزامێکی پەرلەمانیە بەخستنی پەرلەمان کارێکی باش نابێت وێوە سازانن حتا حکوومەتیش پەکی کەوتووە لەبەرەوەی نیسابی یاسایی بۆ جەلسەکانی مەجلیسی وزەرای عێراقیش نییە. ئێمە لەگەڵەوەی جەلسەی پەرلەمان ببێت بەڵام بەمەرجێک پێش جەلسەکە ئەبێت تەوافقات لە بینی کوتلەکان بێت تا ئەم کاتە کوتلە شیعیەکانیش لەناو خۆیانە ناڕێکن. زۆربەی لایەنەکانی عێراق داوای کۆبنەوەی گشتگیری پەرلەمان دەکەن بەڵام تا ئێستا هیچ لایەنێکیان هەنگاویان بۆ کۆبنەوەیەکی لەو جۆرە نەناوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت لە دۆخی ئێستای عێراقدا ئەنجامدانی کۆبنەوەی گشتگیری پەرلەمان زەحمەتە بۆیە ئێستا زووە باز لە گەڕانەوەی کورد بۆ بەغدا بکرێت. لە حاڵەتێکی ئاوان ناتوانین هیچ کۆبنەوەیە گرێبین چکە ئێمە وتمانە ئامادەین بۆ گرێدانی هەر کۆبنەوەیەکی شامل کەواتە تا ئەو شەرتە جێبەجێ نەبێ ئەم شەرتە ئێمە جێبەجێ نابێت بۆیە گەڕانەوە لە ئێستادا زووە قسەی لێ بکرێت. کورد هێشتا سوورە لەسەر ئەو مەرجەی کە نایەوێت بەم دۆخی ئێستاوە بگەڕێتەوە بەغدا و وەک خۆشیان دەڵێن هەر کاتێک مەرجەکان جێبەجێکران ئامادەی گەڕانەوەن. ڕۆژی یەکی ئایار دوهەمین دەستەی پەرلەمانتارانی کورد لە ڕێگەی ئەم فڕۆکەخانەوە گەڕانەوە هەرێم و لێرەوە ڕایان گەیان بەم دۆخەوە جارێکی تر ئامادەنین بگەڕێنەوە بەغدا. ئێستاش پاش 16 ڕۆژ مەرجەکانیان بۆ گەڕانەوە خستۆتە سەر وەرەقە و سوورن لەسەر هەمان هەڵوێست و دەڵێن هەر کات بۆیان جێبەجێکرا هەر لێرەوە بە ئاڕاستی پێچەوانە دەڕۆنەوە بەرەو بەغداد. هاوکار یاسین NRT سلێمانی.